لە نیوە زیاتری خەڵکی زاخۆ نەخۆشن پێتان سیر نەبێمە و هۆشداریش دراوە لەبارەیەوە چەند نەخۆشیەکی بەربڵاو لە ناو خەڵکی زاخۆدا هەیە ئەزانم چۆنە ئەمە قوتابیە بیلیمەتەکان خوێندکارە بلیمەتەکانی کۆلێژی پزیشکی زاخۆ ماوەیەکی دوور و درێژە لێکۆڵینەوە و توێژینەوەیان کردو لەسەر چەند نەخۆشیەک دەرکەوتووە لە ناو خەڵکی زاخۆیە لە سەدا 60 خەڵکی زاخۆ نەخۆشی قۆڵۆنیان هەیە کە ئەمەیان بەراورد کردووە بە خەڵکی هەولێر 27 لە 100 ڕێژەکە زیاترە بەو پێی کە زاخۆ شارێکی بچووکترە زۆر لە هەولێر بۆ نەخۆشەکانی دیکە لە سەدا 52 خەڵکی زاخۆ بەکتریای مەعیدە یاخود بەکتریای گەدەیانەیە لە سەدا 24 خەڵکی زاخۆ قەڵەون واتە توشبووی قەڵەوین لە هەمووی خەتەرتر لە سەدا 33 خەڵکی زاخۆ جگەرەکێشن کە ئەمە وەکو خوێندکارەکان کە بەراوردکاریان کردووە بە نسبەت جوگرافیای زاخۆوە زۆر زیاترە لە وڵاتێکی وەکو تورکیا یاخود ئێران ڕاگری کۆلێژی پزیشکی زاخۆ قسەی بۆ 964 کردووە دەڵێت ئەمە هەر توێژینەوەیەکی ئاسایی نییە کاری ئێمە قورسر دەکا بۆەوەی لێکۆڵینەوەکانمان بەردەوامی پێ بدەین و خەڵکی زاخۆ هۆشیار بکەینەوە کە ئەم نەخۆشیانە زۆر بە بەربڵاوی لە ناو خەڵکی زاخۆیە بڵاو بۆتەوە و نسبەکان بە ڕێژەیەکە کە مەترسی لەسەر خەڵکەکە دروست کردووە ئەمە بۆ ترساندن نییە بەڵام دەکرێت خەڵک هۆشیار بکرێتەوە لە بابەتی تەندروستی و ئاگایان لە خۆیان بێ بۆ ئەوەی تووشی هیچ حاڵەتێکی نەخوازراو نەبن و لە ساڵانی داهاتوودا ئەم نسبە بەرزانە لە نەخۆشی داببەزێنن بە هیوای تەندروستی باش بۆ خەڵکی زاخۆ و خەڵکی هەموو کوردستان